بەشێک لە تابلۆ دوکان و شوێنە گشتەکان تەنانەت فەرمانگە حکومیەکانی هەرێمی کوردستان جیاواز لە زمانی کوردی یاخود بە هەڵە نووسراون. شارەزانی ئەو بارە و ڕخنەگەرانیش ئەوا بە مەترسی دەزانن کە ڕوبەڕووی زمانی کوردی بۆتەوە. ئەم ساڵیش لە ڕۆژی زمانی دایک کۆمەڵێک بڕیار بە ئاڕاستەی ڕاستکردنەوەی بارە لارەکە دراون هەرخوا بکات جێبەجێ بکرێن. ناو و ناونیشانی کوردی لەسەر تابلۆی بازاڕ و شوێنە بازرگانی و شەقامە گشتیەکان تا دەگاتە ڕێکلامە تەلەڤیزۆنیەکان تاکوتەرە بەرچاو دەکەوێت. فەرمانەکە تایبەت بە نووسینی تابلۆ بە زمانی کوردی لەسەر جەم دامەزرا و فەرمانگە حکومی و ناحکومیەکان ساڵانێکە ئەم دیاردەیە هەیە، بەڵام تازە بە تازە حکوومەت و لایانی پەیوەندیدار بڕیار دەردەکەن و کۆنفراس و دانیشتنی زانستی لەو بارەیەوە ڕێک دەخەن و خۆیان بە کەم تەرخەم لە هەمبەر ئەو پرسە دەزانن. بەداخەوە سەرباری پشتیوانی دەستور و یاساکان بۆ زمانی کوردی و زمانی پێکاتەکان کەچی ئەم دەستور و یاسایانە لە عێراق و لە هەرێمی کوردستان جێبەجێ نەکراون، فرامۆش کراون. بێگومان جێبەجێ نەکردنی یاسای زمانە فەرمیەکان لە هەرێمی کوردستان کە پەرلەمانی کوردستان لە 2014 دەری کردووە لە ئەستۆی خۆمانە و جێبەجێمان نەکردووە و فرامۆشمان کردووە وەرسەرخانێکی گرنگ بوو لە ژیانی مامۆستایانی زانکۆ و تەنانەت بەرپرسانی حکومیش ئەوە باز دەکەن کە خەمساردی لایەنی حکومی وای کردووە کەم و کوڕی و گرفتی زۆر لە شێوازی بەکارهێنان و دەرخستنی زمانی کوردی هەبێت. دەشڵێن پێویستە زمانی کوردی لە شوێنە گشتیەکان بەکردار بکرێن بە زمانی سەرەکی. پێویستە زمانی کوردی ببێتە زمانی یەکەم لە چێشتخانە و هەروە تابلۆی شوێنەکان و هەروەها لە هەموو شوێنێکدا زمانی کوردی لە پێش هەموو زمانێک بێ. کەسێک کە دێتە کوردستان پێویستە خۆی فێرە زمانی کوردیکە نەک ئێمە خۆمان فێرە زمانی عەرەبی یاخۆ زمانی ئینگلیزی یاخۆ زمانیشتر بکەین. بێگومان هۆکارێک لە شێواندنی زمانی کوردی هێنانی زمانی بێگانەیە بۆ نێو زمانی دایک. بەلەبەر چاوگرتنی ئەو کەم و کوڕیانەیە کە لە بواری بەکارهێنانی زماندان زمانی کوردی بە تایبەتی کە زمانێکی فەرمیە لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی هەرێمی کوردستان کە مەفروزە لە هەموو پایەوکایەکاندا لە شوێنی خۆی بەکار بێتن. دەبینین لەو بارەدا بەڕاستی کەم و کوڕی و کەلێن و بۆشایی زۆر هەیە. کاریگەربوونی زمانی نووسین و قسەکردنی هەرگەل و نەتۆیەکی جیهان بە زمانێکی دیکە نکۆڵی لێ ناکرێت، بەڵام ئەو کاریگەربوونەی لەو ڕۆوە لە هەرێمی کوردستان هەستی پێدەکرێت و دەبیندرێت تا ئاستێک بێوێنێ و لە هیگەلێک ناچێت حکوومەتێکی دەیان ساڵی هەبێت. گەیلان سابیر کەناڵی پەیام هەولێر.